شوێنێکە پڕە لە یادگاری بۆ خەڵکی کەرکووک لە جەژن و بۆنەکاندا جممەی دەهات. باخچەی ڕەحاب شوێنی دەربڕینی شادی هاوڵاتیان بوو. ئەم شوێنە هۆڵی ئاهەنگ و شاری یاری و باخچەی ئاژەڵانیشی تێدا بوو. مەدیەتەعابی خۆش بوو، ئەهلی کەرکووک هەمووی هاتم بۆ ئێرە سەردانیێرایەکە زۆر ئێستا حالیان تقریبا 9 ساڵە ئەم مەدیەتەعابە تەرکراوە. هونەرمەندێکە و زۆرینەی ئاهەنگ و چالاکیەکانیان لە نێو ئەم باخچەیە بوو. ئێستا دوای 9 ساڵ جارێکی دیکە سەردانی کردوێتەوە. ئیشی شانۆمان کردووە لێرە، ئیشی گۆرانی لە گۆرانیشە لە ئینەکان لە بۆنەکانە ڕاستی یعنی من هات مەژوورەوە سێرم کرد ئەو هۆڵە کە داخرا بوو ڕێک یان ڕاستی لە جێی خۆم مچرکەی هاتە گیانم بۆچی ئەمە وای لێ دێ. دووەم کۆنترین باخچەی کەرکووک خاوەنداری گەڕاوەتەوە بۆ شارەوانی و ئێستاش لە وێرانەیەک زیاتر نییە. ڕەحابش خۆی شاری یاریە و هۆڵی مناسباتە و پارکی سیارەیە. دوای کە مستەحکێتەوە بوو 2 ساڵ درا بە ئیجار، دوای ئەوکە مستەجرەکە ئیجارەکەی تەواو بوو لە 2017 لێ وەرگیرایەوە. دوای ئەوە ئێستاکە شاروانی وەریگرێتەوە ساحەی وقوفی سیار دەکەن، شوێنی وستانی سیارەکان خۆی ئیدارێدا وارداتی بەلەدیە. ئەمە شاری یاریەکەی و قاعی مناسبەکەی ئەوە 2 جاری ئەعلانیەکەن کەس نای ئیجاری کات بۆ ئەوی کاوە بیگرێ و بدێ بە ئیشکردن. کەرکووک کێشەی نەبوون و خراپی شوێنی گەشتیاری هەیە، بۆیە لە بۆنەکاندا نەک هەر گەشتیار ڕووی تێناکات، بەڵکو زۆرینەی هاوڵاتیانی شارەکەش ڕوو لە پارێزگاکانی دیکە دەکەن. کارۆن محەممەد کورساد نیوس، کەرکووک.